بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و عزیزان سڵاوتان لێبێ و کاتتان باش. بەشێکی دیکە لە حاجیانی هەرێمی کوردستان گەڕانەوە جا من دەسمەلایەن و پرسیاریان لێ دەکەم لە کاتی بەجێهێنانی فەرەیزەی حەج چەند خەڵکیان ناسیوە لە هەرێمی کوردستان لە شارەکان چەندێک توانیوتیان دۆستی نوێ بۆ خۆیان دروست بکەن و خەڵکی تر بناسێن و جیا لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی دیکە لە شارەکان بۆن لە وڵاتانی دیکە چەندی خەڵکیان ناسیوە و کەلتوری وان چۆن بووە و چەند دڵخۆشن. ئێوە لەگەڵمان نابن من پرسیاریان لێ دەکەم بیسەر و بینەرمان بن. سپاس ممنون سپاس دەکەم. گەورە حەجەکەی قبوڵ کردی یا رەبی سەلامەت بی. سەلامەت بی ئاخوا. لەگەڵ چێ چوو یامە تەنها لەگەڵ حاجی ئاسۆ لەگەڵ خێزانم چوون. زۆر باشە. دا حەجەت شوەرتە نیشتی؟ چەند دڵخۆش بوون بێکەوە و سەفەرەتان وەڵا زۆر دڵخۆش بوون. بالفعل سەفەرەشی زۆر خۆش. چەند دەبی ناوی خۆتان دەنووسن؟ وەڵا یەکەم جارمان بۆ ڕاست ناویشمان دەرچووە الحەمدولله. لەخوا بەزیاد. خوای بەزیاد بی. خوای گەورە قبوڵ کرد بێ. پێم بڵێ لەوێ چەند خەڵکت ناسی کە پێشتر نەتناسی بێ؟ وەڵا تەقریبا 15 کەس. 15 هەمووی حاجیانی ئێرە و برادەر بوون هەمووی. زۆر باش. ئەوانەوی تازە بوو. ئەوانەی کە ناسی تەنها خەڵکی هەرێمی کوردستان بوو یان خەڵکی عەرەب و وڵاتانی دیکەش؟ هەرێمی کوردستان و لەگەڵ سولێمانیش. زۆر باش. غەیرە کورد خەڵکت نەناسی؟ نات ئەمە کوردەکان لەبەرەوەی هەم پێکەوە بین لەوێ بەرهەندێ. زۆر باش. یان خەڵکت ئێستا ناسی لە سلێمانیە؟ بەڵێ. زۆر باش. ژمارەی موبایلتان گۆڕیەوە بۆ ئەوەی دواتر سەردانیەک بکەن؟ بالفعل. لەخوا بەزیاد. الحەمدولله. سلامت کە. سپاس دەکەم. دەستت خۆش بێ. دا حاجی خۆ بەخێر بێنەوە. خوای گەورە قبوڵی کردی. سلامت بی سپاس دەکەم مەمنون. دەمە درێژ بن یا ڕەبی. لۆ ئاوا درت پڕا. والله قیچێکمان دینە گەنا والله درم زۆر خۆشە بە مندارەکانم شاد بیمە بە خزم و کەسانم شاد بیمەوە الحەمدولله و شکر. یا ڕەبی خوای گەورە لی قبوڵ کردبن. پێم بڵێ ئەتوو چەند خەڵکت ناسی؟ والله ئەمن اختلاتم زۆر پیدا کرد لەگە خەڵکی لەگە عەرەبان و لەگە مصریان و لەگەر ئەوەی عێراقی بەغدای خۆمان ئەوانە زۆر پیام کرد وەڵە برادرم پیا کرد لەگەریان دادەنیشتم گفتوگۆم دەکرد لەگەریان الحەمدولله. خەڵکی دەناسی لە مصر؟ بارە ئارێ والله لەخوای بەزیاد. ئارێ والله. ئەجە کو قسەتان دەکرد عەرەبیەکەت باش؟ ئارێ والله عەرەبیەکەم باش بە الحەمدولله. باش لە تۆ حاڵی نەبوو؟ ئەوی هەر نەبووشتیوان نەبوو زۆر ڕێک و پێک بوون زۆر کەسی باش بوون بە دیندار بوون هەموو ڕیان لەو جێ کرد بوو الحەمدولله شکر. یعنی خەڵکی باش بوون هەن سوکەتیان باش زۆر باش بوون لەوێن دەر هیچ شتێک نەبوو بە ناوی فەرق و جوایە زوو شتێک یعنی کە دەچێوێ دە هەموو ڕێیان لە بۆیەک دەکردووە دەیانگۆ فەرموو ئێرە ماری خوایە. باش هاوکارتان بوو؟ بەڕێ زۆر هاوکارمە هەموو هاوڵاتیەکان لەوێن دەر هەموو هاوکاریەک بوون الحەمدولله و شکر. یا خۆ بەخێر بێەوە. خۆش سەلامەت بی. چەند دڵخۆش ئەوانت هەموو هاتین لە پێشوازی تو؟ ئەرێ وەڵا دڵخۆش زۆر غەریبیانم چەند دوعا لۆ کردین؟ زۆر دوعایم لێیان کردە بێ پەشیانم نەکردە لە دوعای. دوعا لۆ کردینە خوا بە قسمەتیان بکەوەی حەزی لێیە؟ ئەرێ وەڵا بە قسمەتی ومەتی محەممەدی بێ ئەوی حەزی لێ بێتەوێن دەر. زۆر باش. پێم بڵێ چ شوێنێک زۆر تایبەت بوو لەوێن دەر هەست و جۆش و خۆشەشی تایبەتی دای؟ وەڵا بەرامبەر کەعبەی زۆر لەوەی زۆر پێم خۆش بوو. ئەوە چیتووە؟ خەسوومە. زانە خەسوو چەند ئەتی خۆش دەوێت؟ داکمە. خۆش بسەلامە. ئەی پێم بڵێ لەوێ خەڵکت ناسی غەیرە کورد؟ ناوەڵا. نەتناسی؟ ناوەڵا. کوردەکان لەگەوان برادەر بوونەوە بوو. ڕقمتان گۆڕێ لە سەردانیەک دەکەن؟ بەلێ. ئەوە چ خوشکمان لێ هاتبوو. ئەرێ وەڵا. لەگەڵ یەک بە دڵسۆزی بوون بە تەبا بوون لەگەڵ یەک؟ ئەرێ وەڵا. لە چێوی عەرەفەت دوعاکە زۆر دەکرد؟ وەڵا لە بۆ منداڵم و لە بۆ خوشکم و ئومەتیم کورد و غەریبی مارێت نەدەکرد بەزەکەشت؟ بەرێ وەڵا. غەریبی دەکرد. یا خۆ بەخێر بێەوە. خۆش بچاوە. خوای گەورە قبوڵی کردی ئینشاءالله. نەخشە لە ئومەتی محەممەدی بیا ڕەبێ ئەوەی ئومەتی محەممەدیە. ئامین ئەجمعین. پێم بڵێ چەند ئینسان دڵی خۆشە کە خوای گەورە ئاو میوانداری بکات. بە تو 24 سەعات لەوێن دەربێ. هەر لەوێ بێ. ئەرەوە هیچم لەبیر نەبوو. هیچ لەبیر نەبوو؟ ناوەڵا. لەخوا بەزیاد. الحەمدولله. ئەی خەڵکت ناسی لەوێ؟ ئەرێ وەڵا. کە نەی ناسی پێشتر؟ پێشتر نەمی ناسی لەوێن دەر پێم ناسا و تەعارفمان کردێ. بوونە دۆستی یەکتر؟ بەرێ. زۆر باش. ئەوە تەنها لەگە کوردەکان خەڵکی دیکەشت ناسی؟ خەردی دیشم ناسی عەرەبی لێبوودایان ناسی برادرم دەرچوو. بوونە برادر؟ لەخوا بەزیاد. خەڵکی چێن دەر بۆ عەرەبانە؟ خەرچی هەبوو خەرچی بەسڕای بوو هەبوو مسر بوو
عاداتنا يعني مصري شو الناس اري والله شكا من بنا وبانقم لو رفع الساري خرقه من دناز يعني لا مصر خرقت ودنا اري والله سايم السلام عليكم خلق دابو نريتي كوبو لوين والله اسكو تانقل خوزم اري والله نخوابز يعني يا يا رب ربي خواي قورا حزكي قبول كردو ان شاء الله بقسمتي يا مسلمان شيب يا ربي يا ربي سلامت بي ممنون تبي نمدر الخوش أري والله دم زور خوشة نخشى لحموتان بي يا ربي لأمتي محمدي بي يا ربي زور زور سفرتي خوشة عيبتها سفرتي روحانية نية لو سفري خوشتر براستي الحمد لله قبول كردي إن شاء الله إن شاء الله نخشى بيلتو إن شاء الله بيام الله لوي خلق ناسي كبيشتنا الناسي بي لا والله خلك مناسية وخلك باشانة يعني دزاني لوي إنسانية كواتية خوشة رفيقي باج رفيقي برادري قديم تحمل لوي ناسي رفيقين ويش الناسي الحمد لله الحمد لله الحمد لله بس كرديان غير كرديش والله غير كرديش الحمد لله حمو زمانك حمو رشبيستك حمو نوعك لون باسك بزان اوان كوبون اوان غير كردكان والله زور بريز بون زور باحترام بون زور ريكو بيكن الحمد لله يعني شتي وهاب نديت يا بحياتك خوشي دنيا يا نخوش انا دقريا نازان بري والله قرياي ما خوش شي دائما اري والله يعني زور زور خوش بو زور زور الحمد لله خلق ابوي غير عراقي جبياتو تعارف لك اري والله لقريان دانشتي ما اجنبي بوينا ماليزي بوينا عرب بوينا ترك بوينا زور ريكو بيك بوينا الحمد لله يكتين دقيقة بس دقيقة بس بعشارات قسمان بس ما كرديا انت سلقي خسان كرديا اري والله هر بعشارات قسمان كرديا الحمد لله كتشوي سر شوي عرفت سدو عاك الزور ذكر والله لو امتي محمدي لو خاكولات مان لو هموم كرديا الحمد لله الحمد لله يا أخو بخير. سلامت ببابي من تمندريش بي يا ربي تمندريش بي السلام عليكم عليكم السلام ورحمة الله يا اخو وبركاته. بخير بينوا ممنون سباس واي أرساق قول لي بيا قبول كربين ان شاء الله آمين أجمعين بنقش بلنقوي إن شاء الله خواهي نسيب نقشك سلامت سلامت بيا أخوي. بين بڵێ چەند دڵخۆش بووی کە خوای گەورە سەفەرەی بە قسمت کردی والله دڵخۆشی حەج بەیشە چی وەسف ناکرێ خواهی گەورە الحەمدلله ئەو کارمەی لەگە کردین خواهی گەورە ئەو حەجێ بەنسیب کردین ئیتر لە دنیایدا دەبڕێ دەچێت دنیایشکە هیچ خۆشێک ناگاتەوە خۆشیە زۆر باشە پێم بڵێ چەند لەوێ خەڵکی کوردستان بۆن لە شارەکانی دیکە خەڵکت ناسی بۆن نوێ خەڵکی سلێمانی خەڵکی کەرکوو خەڵکی دوهۆک زاخ و چەند خەڵکت ناسی والله بحكم أو ما هر 5000 حاجة كردستان ليك في هوتيل بوين لقر زور حاجة كان الحمد لله تعرف ما كرت لقر إسلاماني لقر إيدهوك لقر كركوك لقر حاجة عراقي كان غير عراقي كان تعرف ما كرت الحمد لله غير عراقي كان كنت عرفتان ذكر أما نسكا بخوم الحمد لله خريج شريعي ما زمان عليه كان باشا لقر سعودية كان لقر يمنية كان لقر سودانية كان إنجليزية كاش عندك تركيا كاش عندك يتر لقر هميان تواصل مهول أخوي بزيادة زۆر باشە تەسەڕوفیان هەڵسوکەوتیان کەلتوریان چۆن بوو والله تصرف يعني زور باش هل يعني خواخواه مو خسارة قلب كيبو رسم لقر بقرن بخير هات ممكن ده خلش شين دري مو خلش كردستان وجا تعريف كردستان إيش مذكرتن بتعبتي خلش مكي براستي رز تابتي على ناين بتعبتي أو كساني ك صار دولة حرم حرسكاني حرم براستي زور رز تابت زور خدمتي كردين زور لە هیچ شوێنە گریای أهري والله زور شيء بتعبتي لطوافي وداع يعني إنسان لطوافي وداع خو بيراناجي له کاک حاجی مادی نەبی كاكا خوش بسلامت بي واڵک باش گوریان لۆ هینای ماشڵ أري والله الحمد لله خۆش هەرگوری ما بنقول السلامت بي خوش سەلامت چەند دڵت خۆشە خوای گەورە و سەفەری بە قسمت کردن دعاء دكم إن شاء الله نخشى لهم عالم شبيت يا ربي خداي قولا بكات قسمتي حمو عالم شي براوك كدي دتي دنيا اشكا الحمد لله دەگرێ کاک حاجی والله لا كيف خوشي خوای گەورە هەمیشە دڵخۆشت کە سلامت يا رب هەمیشە ببینم بە دڵخۆشی ئینشاءالله خوا سەلامەت استعمل اخو محمد دار بخدمتي وخلكم كل زور كيفهم بخوم دي الحمد لله خلق لي دراسي بزور الحمد لله اما ممنونين قوينا وازتان خواردي ان شاء الله دعاء دكان دعاء ما كل وانا نخوش بونا اواني لان انا كلي خاصه دعاء ما كل لو هرمي كردستان خوالي ما تيقنا دا الحمد لله والشكر دعاء ما لو حمو كسج كل يا خوالي ما قبول كاتن قرباني چەند خەڵکت ناسی لەوێ ئافۆم کە والله خلشكو غیرە کورد والله كاكا سوداني عرب
فارس ئینگلیزی شەیە لە هاتبوون ئیسلامیان تێدا بوون ئەوان الحەمدولله یعنی نەدەزانی قسەیان لەگە بەس بە ئیشارە نانە دیار لە دەمچاویان دیار بوو ئەری وەڵڵا ئەتو درت بۆیان خۆش بوو ئەوان چەند دریان ئەوانیش دلمان ئەم بڕوان پێ بکە ئێستا ئەو حەزە نەگوت پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا سەفەر لەگە خەڵک نەکەی نازانی چییە تاوتۆن سەفەر دەکەی دەبین لێرە زۆر برا دەکە لە سەفەرەکەی دیار دەبی ئەو خەڵکە دیار دەبیتن ئەوجە خاستنەوەی بە خۆی دەبتە برادر دادەنیشی پێت دەڵێ تاوان سەفەر ئەمە 50 نەفەرین احتیمالاتە یەکی خۆش ناوە یەکی گەردێ یەکی هەولێریە ئەوانە هەموو تعارف دەکەن لەگە یەکدری بدەم لە برادر گروپیان هەیە لەگەر یەک احتیمالات داخوازی کچی لە یەک دەکەن یان کوڕە ئەوانە خزمەتی بە خۆت دەبی زۆر بە خۆت دەبی الحەمدولله ئەرێ وەڵڵا حتا لە خزمەتتاندا دەبین یاخۆ بەخێر بێ خی گەورە حەزەکەی قبول کردی فەرمو سەلامەت بیاخوا چەند دڵتان خۆش بوو کە ئەو سەفەرەتان بە والله سەفەرش خۆش بوو سەفەرش خۆش بوو ئەرێ وەڵڵا لەخوا بە زیاد بێ والله هیچ عیبشی نەبوو لەخوای بە زیاد بێ نانەکەمان جێیەکەمان زۆر باش بوو لەوێ چێت ناسی والله هەموم ناسی هەمووی خۆی بوو خەرچی کوردستان خەرکرد ناسی کە نوێ برادێکە دروستکەی بەڵێ هەبوو بەڵێ هەبوو هەبوو کاکە 5100 قسوور کەس بوو بە قورآن خزمەتێکی وایان کرد شتی بەهار نەبوو زۆر باش نەبوو شتی وا دوماشان بەڕاست برێ لەخوا بە زیاد بێ لەخوای بە زیاد ئەدی خەڵکی غەیرە کوردت ناسی غێری کورسیە بۆ نمونە عارەب رووسیەکان ئەمە جمە ناوانە بەڕاستی نەسمە کردوانە کەس ئەوان نەناسی ناوەڵە زیاد ئەوانەی خۆمان یە خۆمان بارێ وڵ عیبی نەبن خوازان زۆر تفاق بریج بە لەگە زۆر خۆش بوو یەکەم دەرچوو عێراق وەڵڵا زۆر باش ئارێ وڵ عێراق یەکەم بەخێر بێنەوە قوربان چاوت بە فرمێسکە لە خۆشیان نەخۆشیان بەڵێ یاخوا هەمیشە لە خۆشی داوی ئامین یا ڕەبی نەخۆشی چی ئاوا چاو بە فرمێسک والله خوام رازی دامە الحەمدلله خوام رازی دام پێ ساڵە ئینتزاری ئەو ڕۆژێ دەکرێت هەموو مەواسمی حەج مانگەک دەگریا هەتا خلاص دەبوو بەس ئەو ساڵ الحەمدلله خوا بە قسمەتی کرد الحەمدلله دەرچ شوێنێ شوێ زۆر تایبەت بوو ئاوا دەگریای هەموو یەک لێ خۆشتر بوو ماشەڵڵای لێبی یا ڕەبی خوای دوعام کردی ئەوەی حەزی لێ ئینشاءڵڵە خوا بەنسی بکە یا ڕەبی پێغەمبەر درود خوای لەسەر بیان بەڕاستی جێیەکی زۆر خۆشە هەتا بلێ خۆشە چەندی پێمان بکریانە ئەگە حەجەکەش نە با بە عومرە بچین ساڵی جارێک بی 2 ساڵ جارێک سەردانەشی بکەن هەر خۆشە چێت لەوێ ناسی والله هەموو کەس زۆر کەس یعنی ئەوەی خاستن کە لە غورفەی پێکەوە بین حساب کە بووینە داک و خوشک پێکەوە ینی یەک یارمەتیەکمان دەدا و کە نەماندەهێشت کەس محتازی شتەچی بی یەکسەر ئیشمان و ئاسان دەکرد زۆر باشە ینی پەیوەندیەکە تاوا دروست کردیا لێستا بە دواوەش ئەگەر جار با تەلەفۆن لە یەکتری بکەن لە سەردانیشمان دانایە کۆڕ و کۆمەڵمان دانایە کۆ بینەوە پێکەوە سەردانیەک بکەن لە مناسبە لە خۆشی و ناخۆشی زۆر باشە ئەدی غەیری کورد خەڵکی دیکەتان ناسی والله هەر ئەو هە لە مزگەفتی کە دادەنیشتن لەگەڵی دانی قسەمان دەکرد و تعارفەکمان دەکرد مصری بوو کوبی بوو ئەو بەنگلادیشی بوو ئەندونوسی بوو ئەوانە بوون تەعاملیان مامەڵەیان چۆن والله الحەمدلله باش بوون هەر دادەنیشتن نوێژە کە کەس حەقی بەسەر کەس دانەبوو کەلتوری وان و ئەوەی وانت دەدیت ڕەوشتی وان باش بوون کەها الحەمدلله مسلمان هەموو مسلمانێک ڕەوشتی باشە الحەمدلله دەچی ئەو شوێنەی خەڵکی هەموو دنیا دەبینی دێتاوێ ئارێ والله الحەمدلله ینی هەستەی خۆشە کە دەبینی خەڵک لە وڵاتان خۆشە هەز دەکەی دەلی یا ڕەبی خوایە و ست خەڵق کردیە نە پارە نە هیچ شتێکت ئەوە نییە لە بیر نییە و هەر غاریش دەدەی دەلی بەس باوتمە جێیەکەی تاعاتی خوای بکەم خۆشەویستەکەی خوای ببینم و ینی بەڕاستی جێیکی خۆشە چەند دڵ خۆش و کە خی گەورە ئەو حەزی بە قسمەت کردی الحەمدلله زۆر خۆش بوو ینی شعورەکە وصف ناکرێ ئێستاش زۆر ماندی مەسپاسان دەکەم سەلامەتان کە زۆر لەوە کاتان ناگرم بەس پێم بڵێ لەوێن دەر خەڵکی غەیرە کوردت ناسی کە دڵخۆش بی پێیانەوە بەری وڵە هەموو کەس ینی ئیسلامە هەمووی ینی ناتە بەرچاودەوە کوردەوە عەرەبە مویم هەموو ئیسلامین هەموو خوشکبرایەچینەوە لە هەمووی مهمترە سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. پێشوازی باو بتاتی پێم برێت چەندرت خۆشەکە جارشکە بابی خۆت دیتەوە
الحەمدلله وزارش بە ساغ و سەلامەتی بابم گەڕاوە لە خزمەت حاجیاندا بوو ئەو ساڵە شکرانەی دەوێت لە خوای گەورە بەزیادی ئەوەش یعنی شەرەفەکی گەورەیە کە بابت لە مارەی نەبوو چەند پێوە دیار بوو ماڵە بێ باوەڕ بکە یعنی کە باب لە ماڵێ نییە ئەتوو هیچت پێ ناکرێ یعنی پاپتەوە یعنی باوەڕ بکە زەی دیار بوو بەتاکید زەی دیار بوو یعنی هەتا مەسەلەن بابت لە ماڵێ نەبی تو ناتانی هیچ بکەی حسابی هیچ ئەتوو یعنی نازانم چ بڵێم پشتە پەنایە باب هەموو شتەکە باب ڕوو ناچی ماڵە باب کلیلە لە هەموو دەرگایەکی لەمێشە لەم دیتە خوای گەورە تەمەنی بابمان درێژکە ئەوانەی وەفاتیشان کردێ لێیان خۆشبی یا ڕەبی خوای گەورە حەزەکەی قبوڵ کردین ئینشاءالله خوای گەورە لە خۆم و لە تاوی عاجیانی کوردستان ئینشاءالله قبوڵ کردیان یعنی دڵتان پڕە ئەم زۆر طبعا لۆ دڵم خۆش نییە من بوویمە وەفدی خوای ئەو هەموو عاجە 5120 عاجە بوویتە وەفدی خوای ئەوە فەزل و بەرەکەتی خوای گەورە کە خوای گەورە ئەو شەرەفەی بە من بەخشیە خزمەت بە خاک بکەم بە نیشتمان بکەم بە مسلمانان بکەم ئەدی ئەوە فەزل و بەرەکەتی خوای گەورە نیە کاک حاجی چەندێک حاجیان یاریمی کوردستان وەتان کرد خەڵکی دیکە بناسن لەوێ با بڵێم حاجی دیکە بناسنی وڵاتانی دیکە سپاس و ستایش بۆ خدای گەورە هەمومان جلچی کوردیمان لەبەر زۆربەی زۆری کەلتوری خۆمان جلچی خۆمان شمەکی خۆمان پیشانی هەموو وڵاتاندا کە ئەوە جلچی ڕەسەنیمەیە زۆر باش نیان ئەوەنگۆنەوەی سلاحەدینێن بەڵێ زۆر ڕێزیان لێ دەگرتین کە دەمگو ئەمر کوردستانم خەڵکی کوردستانم بەڕاستی ڕێزەکە چەند گەورەتر دەبوو وە سپاس و ستایش بۆ خدای گەورە کە خوای گەورە بەڕاستی کوردستانمان بێبەش نەکرد خوشکەکانمان برایەکانمان ئەوانی نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی نانەکەلی سنتەری دڵ نەخۆشخانەی کلیا تەلاسیمیا و ئەو خوشکانەی نەخۆشن ئەو برانەی مەسەلەن کێشە کۆمەڵایەتیان هەیە ئەو قوتابیەکان خوشکەکان برایەکان سپاس بۆ خوای گەورە دوعامان لە بۆ هەموو کوردستان کرد. پێشوازی چی هاتی؟ والله پێشوازی ئەمن بەخۆم عازیمە بەخۆت هاتیوە؟ ئازیکو والله یاخۆ بەخێر بێتەوە بزانێ بە شمەکی کوردی زۆر باش ئەو هاتینە لە پێشوازی دووەنیە خوای گەورە حەزەکەی قبوڵ کردی ئینشاءالله یەکەم جاتە ناوە دەنووسی؟ نه ئەدووەم جار بوو یعنی جاری چەند جارە بچی بۆ ماڵی خوا بەخوای جارێکی چوومە لە ئەمڕێ پار چووم ئەوستاری لۆ عەزیم بەنسیب بوو زۆر باشە حەز جیاوازە لە عومرەوە نیە زۆر باشە ڕۆژی عەرەفە ڕۆژێکی چەند تایبەت گەڵک پیرۆزە زۆر پیرۆزە خوای گەورە لە عەودە بەخاندێتە تەبەقە یەکەم دوعای دەکەی لەگەڵ چێ چوو بووی؟ بەڵێ لەگە چێ چوو؟ لەگە کاک عازی بڕاهیم قەزم لە ماڵی خۆتان بەتەنێ چووی؟ بەخۆ منداڵە چوو بووم وەرێر هەر حەز لەگەوی پێکەوە هەر تایبەتیرە بەڵێ وێکرام چەند دوعاتان لۆ کرد؟ والله زۆرن کردیە هەموو مسلمانانیشن کردیە زۆر ئەتو چەند دوعات لۆ کرد؟ والله زۆر دوعان لۆ یەکدی کردینەکۆ چ دەگۆ خوایە خوای تەمەن درێژ بی خوایە ساغ و سەلامەت بی خوایە بە سەلامەتی بچینەوە ناو مندارێ خۆ گەڕێینەوە کوردستان ئینشاءالله بە سەلامەتی ئەی پێم بڵێ لە ڕۆژی عەرەفە بە تایبەتی چەند دوعات دەکرد؟ والله زۆر هیچ ڕانەوەستین بەس دوعان کرد بەس دوعات دەکرد ئەرێ والله ئەو ڕۆژی دوعاکانت چی بوون؟ یعنی دەبینم ئێستا بەبیرت دێتەوە لە هەموو شتەکان ئەنی ڕۆژێکی تایبەتە پێت ناکرێ خۆڕا بگری بەڕاستی ڕۆژێکی زۆر گەورەی وەرە پێم برێ لۆ گریای لۆ دەگریێ ئەوە بیرم دێتەوە ئەی کاتێک کە چۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەماڵ ئاوایت لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم ئەرێ والله ئەویش هەر دەردێکی گرانە بەس مەسەلەی دوعا لە عەرەفەی دوعا جیاوازە دەگە وەختەکانی خەڵکت ناسی لەوێ خەڵکی دیکە کە پێشتر نەتناسی ئاما ئەوەک بووین ڕێاو زۆر بووین هەموو کورد بووین بەس کورد بووین خەڵکی سلێمانی زارێ بەرێدی کوڕانیە و هەموو جێکی لێ بوو دهۆک و زاخۆ ڕانیە و
سلێمانی هەمووی لێ هاتوو چەند خەڵکت ناسی ئەمن خەرکەم زۆر ناسی چێن دەربوو هەولێری خەرچ هەولێری هەولێرە پێشتر نەتناسیوە ناوەڵە عادی خەرچیت کرد ناسی جگە لە کورد بەخوای برادریش مەون پاردەگەرم هات ئامڕێ ئەوستا ناوی دەرچ بەویشم ناسینەوە کاتوشمەش کوردی لێ لەبەر دەکرد زۆریش زۆر خەڵکی عرب یان خەڵکی فارس هەموو دەوڵەتەکان هاتبوون تعارفت نەکرد لەگە کەس والله قسە نەگەرەکە یەک دەکردن بە مەقصد وەکو برادەراتی وەکو برادر قسەتان دەکرد ئاری والله ئەوان باش بوون ئاری والله الحەمدولله شکر هەموو لەگەڵ یەک وەکو برا مامەڵەتان ئاری والله دەنگ و بەنگ نەبوو ئەو خەرکەتە ناوێکدا بوو ماشەڵڵای لێبی هەستان بە ئارامی و دڵخۆشی دەکرد زۆر لە مابی ئەوڕۆ چیماون دەرێ لە مابی ئەوڕۆ لەوێ بوو ئەوە یەک 28 ڕۆژە لەوێمە ئەگە زمانی وان بزانی بە لە خۆت تعارفت لەگەریان دەکرد بەخوا عەربی زانین بڵێ بەس ئەوەندی نازانین ئەگە باشت بزانی بە عەربیکەت باش بە تعارفت باش دەکرد ئاری والله مالم لە مزگەفتێ لە نوێژ و ئەوەشتی هۆ بوون بە زۆری لە مەکەی منەوە خاڵی قوبول کردبین ئینشاءالله یا ربی لە حەزی هاتووە یان گورتی نایلۆ نا کچم هاتێ لە حەزی کچت هاتووە چەند دوعادۆکێ زۆر پێوەدی ئەروماری بەجێشت بوو وانیا هەدی کو لۆی گریان گەورەم ئەریوە تازەش گریان تازەش بگری ئەری والله هەماوم کزەی دێ ئاخە من نەچم لەگەری نەچووی لەگەری حەزم لێ حەزت دەکرد ئەتوش بسی بەڵێ ئەمڕۆ حەزت کردیە چار ئەمڕم کردیە لەخوا بە زیادی الحەمدولله ئەوێت بەبیر نەداهاتەوە دەدی کو بینیتان بەخێرهاتنەوەی حاجیان یاریمی کوردستان بوو لەلایەن کەسوکاریان کوڕ و کچیان خزمیان جا ئەوەی لێرە هاتبوون هەمووی بەدڵخۆشی و پێشوازیان لە یەکتر دەکرد چەپکە گوڵیان هینا بوو ئەوەی زۆر خۆش و تایبەت بوو ئەوە بوو دەیانگوت ئێمە دۆستی نوێمان ناسیوە خەڵکی نوێمان ناسیوە لە شارەکانی یاریمی کوردستان خەڵکمان ناسیوە بۆ نمونە خەڵکی هەولێر ئیسلێمانی ناسیوە زاخۆی ناسیوە دۆچی ناسیوە ئەوە بێچەوانەشەوە جیا لەمەش خەڵکیان ناسیوە لە وڵاتانی دیکەش بۆ نمونە خەڵکی مسری ئوردنی سعودی فارسی ڕووسی ئەوانەی کە لەوێ بوونە لەگەڵ یەکتری دۆستایەتیان پێیا کردووە هەندێکیان لە یەکتری تێگەیشتون هەندێکشان تەنها بە زمانی ئاماژە قسەیان لەگەڵ یەکتری کردووە بۆیە واخوازم خوای گەورە ئەم حەزا بە قسمەتی هەموو لایەکمان بکە ئەوەی کە چۆتە حەزیش خوای گەورە لێ قبوڵ بکە تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ